سەرەتای کارکردم دەگەڕێتەوە لە بۆ ساڵی 2011 بە هۆکاری ئەوەی کە مامم گەورە خۆشنووسی جیهانیە لە جیهان ئەحمەد عەبدوڕەحمان ئەڕبیلی کە ناوەشی گەورەیە لە جیهان و ئیبداعاتی هەیە لە خۆشنووسیدا بەهۆی مامەوە من حەز و خولیاکانم لە خەتدا زیادی کرد ئیدی ئەوە بوو قەرارمدا کە لە کن مامم خۆم فێری خۆشنووسی بکەم ساڵی 2011 تاوەکو ئێستاش لەگەری بەردەوامم بەڵام وەکو ئیشکردن لەسەر تابلۆی من شێوازی کلاسیک نانووسم بەڵام ئەوەی کە ئەمن دەینووسم شێوازی مۆدێرنە ئەم بە شێوازی مۆدێرن ئیش دەکەم شێوازی مۆدێرن چیە ئەو وەکو ئەو تابلۆیانەیە کە لە پشتەوە دەیبینن شێوازی 3D لەناو بەکاردێ 3D سێ ڕەهەندی پێ دەڵێن بە کوردی زیاتر ئیش لەسەر ئەو بابەتانە دەکەم هەرچی ئەوانەی خەتاتەکانی دنیای و خەتاتەکانی هەولێری هەنا زۆربەیان بە شێوازی کلاسیک دەنووسن شێوازی کلاسیک ئەوەیە کە تەنها پێویستمان بە وەرەقە و قەڵەمێکە و ئیدی لەسەر قەواعید و بنچینەکاندا دەمەزرێ بەڵام هەرچی ئەوەیە شێوازی سێڕەهەندی و شێوازی مۆدێرن ئەوەیە کە بە 3D دەکرێت یاخودەوەی کە وێنەی پێ دروست دەکرێت یاخود هەر شتێکتر لەو بابەتان جیاوازی بەکارهێنا لە نێوان کلاسیک و لە نێوان مۆدێرن کلاسیک ئەوەیە بە حوبر و بە قامیش دەینووسی حوبری تایبەتی خۆشنووسی لەگەڵ وەرەقەی مقاهر بەڵام هەرچی تابلۆی مۆدێرنە زۆر فراوانە دەتوانی لەسەر کانڤاز ئیش بکەیت دەتوانانی لەسەر قوماش دەتوانانی لەسەر وەرەقا لەسەر هەموو ئەو بابەتانە و ئەو ماوادانی تێدا بەکاردێت زیاتر ڕەنجی ئەکریلی کە تێدا بەکاردێت کە لە هونەری خۆشنووسیدا بەکاردێت لە کلاسیک زیاتر خەتی تورک و نوسخ و ئەو خەتە سونەتیانەیە کە بەکاردێت و ئەو خەتانی کە لە تابلۆی مۆدێرنەکاندا بەکاردێت خەتی سمبولی پێدەرێن خەتی سمبولی یاخود دیوانی چونکە لە نێوان ئەو دوو خەتە پڕکردنەوەی نووسین و پڕکردنەوەی شێوازی 3D بوون و سێڕەهەندی زۆر بەدەردەکەوێت ئەو تابلۆیە کە دروستم کردیا طبعا ئەوەی کە ئەمن شارەزامۆیە کە من گەڕابم لە شەرق الئەوسەد ئەو تابلۆیە دروست نەکرایە بەدەست بە کۆمپیوتەر کرایە بەڵام ئەوەی هەرچی ئەوەی کە کرابی بەدەست نەکرایە الحەمدا من یەکەم کەس بووم لەو وارەی کە ئەو تابلۆیم دروست کرد ئەو تابلۆیە طبعا بە خەتی دیوانی نووسیتم بە خەتی دیوانی هاوەکو گوتم شێوازەکان پڕ دەکاتەوە و 19 شعری عیرفانی شاعرانی کوردم تێدا بەکارهێنایە لەبەرەوەی کەسایەتێکی ئاینیە زیاتر شعرە عیرفانیەکانم هەڵبژاردێ لە بۆ دروستکردنی ئەو کەسایەتی ئاینی تقریبا ماوەی مانگەکەم پێچوو ڕۆژانە کاتێک لە ئیش دەهاتمەوە سەعات 7 ئێوارە خەریک دەبووم تاوەکو سەعات 1-2 شەو بە بەردەوامی لە بۆ ماوەی 1 مانگ ئیشم لەسەر ئەو تابلۆیە کرد
کۆمەڵک تابلو هەیە لەسەر شێوازی دیزایانی خۆم دامنایە وە کۆمەڵێک تابلۆژەیە لەسەر شێوازی خەڵک داوای دەکات ئەوەی کە بەشداریم تێدا کردێت تەنها پێشانگایەک بوو بەشداریم تێدا کرد کە ئەزمونێکی باش بوو بەڵام لە داهاتوودا ئینشاءڵڵا هەوڵ دەدەم پێشانگای تایبەت بخۆم کەمەوە یەک شتەیە مەسەلەن لەوەی لەسەر مەندیلەکەی ئەو شعرەی وەفایی وەکو مەحوی وەکو ڕۆژ ئەو مەهە لەو دوورە دەرکەوت Comment